ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دیاردەی دەروەزە یاخود سوالکردن و خۆ بە هەژار نیشاندان لەلایەن کەسانێکی نامستەحەقەوە زیاد دەبێت. ئەمەش بە قۆسنەوەی ئەو هەلەی کە ڕەمەزان لای خەڵکی مانگی بەخشین و خێرکردنە. بە پێی بەدواداچوونەکان زۆرینەی ئەو کەسانە تەنها مەبەستیان پەیداکردنی پارەیە لە ڕێگەی بەکارهێنانی سۆز و هەستی چاکەخوازی هاوڵاتیانەوە. هاوکات بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی سلێمانیش هۆشیاری دەدا هاوڵاتیان کە متمانە بە هەموو کەسێک نەکەن و زانیاریان لەسەر ئەو کەسانە هەبێت کە مەبەستیانە خێر و خێراتیان پێ بدەن. بەنسبەت ئەو کەیسەی جەناوت باسیەکەی تا ئێستا هیچ داوایەک لەو شێوەیە تۆمار نەکراوە لە مەرکەزەکان و ئەگەر داوایەکی هاوشێوەی ئەوە تۆمار بکرێت دڵنیایی هاوڵاتیانەکەینەوە کە بە دوواداچوونی بۆ کرێ و بە پێی یاسا و ڕێنمایەکان ئیجراتیان بەرامبەرەکرێ. ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە ئاگادار بن بۆ خۆیان بە دوواداچوون بکەن بۆ ئەو خەڵکانی کە خێری پێەکەن. پەیام ویستی هاوکاریەکێک لەو خێزانانە بکات کە ماوەیەک لەسەر شەقام و لە نێوخێمەدا دەمایەوە. سەرپەرشتیارانی ئەو خێزانە بانگەشی ئەویان دەکرد هەژارن و بێماڵ و حاڵن، بەڵام پاش ئەوەی خێرخوازێک ئامادە بوو بەبێ کرێ و بۆ ماوەی ساڵێک خانوویەکیان پێ ببەخشێت بە بیانووی بەدڵ نەبوونی خانووەکە، ئەو خێزانە هەژارە ئامادە نەبوون لەو خانووەدا بەبێ بەرامبەر بمێننەوە. ئەمەش وەک نمونەی بەشێک لەو کەسانە تەماشا دەکرێت کە بە ناوی هەژاری و نەداریەوە پارە و زەکات و سەرفیترە لە هاوڵاتیان کۆ دەکەنەوە. لەبەر خاتی خوا خانوویەکمانی پێدا وتی هەتا ماومەوە لە ژیانە بە بەلاش ئەیدانشن، خوای لێوازی بێ، خێرخوازش باش بوو وەڵا تا بڵێ. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو لیژنەی کە قایمەتی سلێمانی بۆ بەرەنگاربوونەوە و ڕێگرتن لەم دیاردانە پێکی هێنابوو ئێستا هەڵوەشاوەتەوە، بەڵام قایمی سلێمانی دەیەوێت بە هاوکاری دەستگا پەیوەندیدارەکان ڕێگە چارەیەکی گونجاوتر بۆ بنەبڕکردنی دیاردەی دەروەزە بدۆزێتەوە. هاوکات هۆشیاریش دەدەنە هاوڵاتیان خێر و خێراتیان بە کەسانی نزیک لە خۆیان یان بە دەستگا خێرخوازیە باوەڕپێکراوەکان ببەخشن تا لە ڕێگەی ئەوانەوە بگاتە دەستی خێزان و کەسانی شایستە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.